زیاتر لە دوو شەو و دوو ڕۆژە هاوڵاتیانی شاری هەولێر و دەوروبەری بە تاریکی ژیانیان بەڕێ دەکەن. لە ئێستادا من لە گەڕەکی هاوکاریم لە شاری هەولێر وەک دەبینن کە تەواوی کۆڵانەکە تاریکە، واتە لەو گەڕەکەیە کارەبانیە. ئەمە نمونەی گەڕەکێکە لە بەشێکی زۆری گەڕەکانی شاری هەولێر کارەبانیە. ئەو بەشە کارەبایی کە حکوومەت دەیدات کارەبای بڵێن کۆمپانیای ئەحمەد ئیسماعیلە کە نزیکەی 500 واتێکە کە ئەمەش بەشی گەڕەکان ناکە، بەڵکو بە چەند کاتژمێرێک بە نۆبەت دەیداتە گەڕەکەکان و هاوڵاتیان بۆ ڕووناکردنەوەی ماڵەکانیان پشتیان بە لامپا و فانۆس و لایەت و شەحنەکان بەستووە. ئەمەش بۆ ماوەیەکی کاتیە، یعنی بە تایبەت شەحنکەرەوەکان ئەمانەش پێویستیان بە کارەبا هەیە. من ئێستا و هاوڵاتی دەدوێنم زانین سلااو لێبیت باش کاکە چەند دەبی کارەباتان نییە؟ والله برام ئەوە دوو ڕۆژ و نیو ئەوە دوو ڕۆژ و کارەبای نییە هیچ ناخۆش نییە؟ والله زۆر نەخۆش. تۆ بۆ نمونە مۆبایل بەس مۆبایل بەس کارەبا هەمووش کارەبا هەموو شتێک خۆتان دەزان کارەبا هەموو شتێک چونکە هیچ پێ دەبی ئێستا باشە ئەو مۆلدانە لۆ پێ ناکەین لە باتی کارەبایی ویانە با یارمەتی ئەو خەڵکەی بدە بە ئەو مۆلدانە چاکەین هیچ پێ بکەین لە باتی کارەبای ڕیسی حتا کارەبای ڕیسی چا دەبی چەند سەرماک چەند پارەی هات دو سێ چار ڕۆژ حتا چا دەبی ئەمە پارەت ناوەڵە ئەگەر مۆلیدەکان پێ بکەن طبعاً ئێوە هاوڵاتی باشترە کاکە باشترە هزار زار باشترە بۆچی بێشتر چ عیبمان هەیە هیچ عیبمان نییە باش نییە کەواتە ئێستا چەند دەبی کارەباتان نهاتۆ لە گەڕەکەیەوە؟ والله ئەوە دوو ڕۆژ و نیو دوینی نهاتیتەوە ئەو ڕسبینی 2 ساعات هات ئەو ڕسبینی ساعات 6 لە 7 ها دوای بڕی هیچ نهاتیتەوە نا والله حتا ئەستەنا ئەبد هو هەندێک خەرک مۆلدیان هینە هەندێک خەرک لەو هینایە بەکارێک نایە دەست خۆش حیاتم برا بەڵێ ما قسەی ئەم هاوڵاتیە لەم گەڕەکە دەڵێت لە بەیانیەوە تەنها دوو کاتژمێر هاتوتەوە وەک باسم کرد کە ئەو بڕە کارەبایەکە هەیە حکوومەت بە شێوەی نۆبەت دابەشی دەکات بەسەر گەڕەکەکاندا و نەبوونی کارەبا بێگومان کاریگەری لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان کاسبکاران دروست کردو ماڵەکان زۆربیان تاریکن و چاوەڕێ دەکەن کە بە زووترین کات کارەبایەکە بگەڕێتەوە سەردۆخی ئاسایی خۆی هەرچەندە باز لەوە کرا کە لە ماوەی 24 کاتژمێر تاوەکو 42 کاتژمێری دیکە کارەبا چاک دەبێتەوە. بەڵام ئەگەر ئەو زیانانەی بەر ئەو کێڵگەیە کەوتون قوڵ بن ئەوە ڕەنگە کاتەکەی درێژتر بێتەوە بۆ ماوەی 72 کاتژمێر زیاتریش تا ئێستاش نازاندرێت کە کەی کارەبایەکە دێتە دۆخی ئاسایی.